هەڵەیەکی تری باوكان الإهمال في جانب التربية الإيمانية والخلقية والاقتصار على المسؤوليات المادية. هەنێ باوك دەڵێنا من حەزناکەم مناڵەکەم لە زستان سەرمای بێ، لە هاوین گەرمای بێ، لە ناو مناڵانی خەڵک بە جلێکی ناشیرن دەرکەوێ، محتاجی پێوە دیار بێ، چیم کردە بێ پارەیان بۆ پەیدا دەکەم. تواڕۆڵەکانم چ باوکێکم بۆ ئێوە لەوە عیبی نییە، بەڵام وا دەزانێ خزمەتکردن و پەروەردەکردنی مناڵ بەس پارەیە. پەروەردەی ئیمانی و پەروەردەی ئەخلاقی هەر ئاگای لێ نییە. مناڵەکەی نوێژ ناکە، مناڵەکەی لە ڕێگای ئەنتەرنێتەوە ئەنواع شوبهە و گومان و دوودڵی چۆتە دڵیەوە. ئێستا گومانی لە بوونی خوا هەیە، گومانی لە ئیسلام هەیە، لە ناخیدا کۆمەڵێ ژەهر ڕژاوە، نەیتوانیوە باوکی نهاتۆ بۆی چارەسەر کە و عیلاجی بکە. ئێستا واقع شتێکی ترە. ئەم مناڵە جا دوو ڕۆژی تر ئەو باوکە لە بەردەستی دەناڵێنێ، ئای مامۆستا چی بکەم بە قسەم ناکە، چنە پێڵم نوێژکە نوێژ ناکە. تۆ درەختێک کە لە سەرەتاوە بەناسچی بەڕاستی ڕاد نەهێنا، ئێستا گەورە بوو ئەستور بوو بە خواری، دەتەوێت ئێستا بە قسەت بکە، چیت بە قسە بکە. بۆیە ئەو لۆمەی کە لە سەردەمێکی پیری و بە ساڵاتچووندا دەیکەی لە مناڵەکەت سوودی نییە. لە مناڵیدا پەروەردەی کە پەروەردەیەکی ئیمانی و ئەخلاقی. چکە براکانم ئێمەی مرۆڤ تەنها لاشە نین، تەنها بریتی نین لە لاشەیەک پێویستمان بە خواردن و خواردنەوە و خەوتن و ئیسراحەت و ڕابواردن بێ. نە، ئێمە خوای گەورە ڕوحێکی خستۆتە ناو لاشەمان، ئەم ڕوحە بە غەیری ئیمان و پەیوەندی لەگەڵ خوا ئیسراحەت ناکە و ئارام ناگرێت.